هەمەگیان چۆنی؟ بەخێر بێتەوە نەسم چاکی خۆش بیاخۆ باشم هەموو باوکوی نەهاتەوە؟ نەوەڵا ناتێتەوە باشە بۆ نیان پێچوو؟ بەخوا چۆ ئاستۆ بێنێتەوە تر خۆ دەزانین زۆری پێچێت باشە ئەگەر هاتەوانێ پێمان بڵێ باوکم نییە بۆ لای باش دەوە منە ڕۆم خۆحافیز خواحافیز علی ئەبێ زۆر وریابی لەوانەیە پۆلیس بە دوامانەوە بێ پۆلیس؟ بەڵێ نا خەمە نەبە پۆلیس نازانێمە لێری هەروونە تۆ زێپارەمان دەست کەوتایە ئیتر بۆی دەرەچوین ێ باشە پشکۆجان بۆ کێ بۆی دەرچین ئەچین بۆ لادی و مادیارە ماوەی لێ خۆمان شاردەوە و هەچۆن نەبوو دوایی دەرەچوین باشە حەزەکەم منیش لەگەڵتم بەڵام ئەو پارێمان لەکوێ دەستکەوێ و چۆن دەستماکەی چۆن بڕێن ئەوە زۆر ئاسانە چۆن ئاسانە کاکە پشکۆ دان شەباتی و گەێنێ عادی تێم گەێنە کاکە پشکۆ جۆگرە خۆ دەزانی عەباس پارێکی باشیە بەڵێ عەلی بڵێ چی نەجاتی من لە دەزەن دنیایە پشکۆ عەباسی خۆمان بەڵێ هیچ ناچێت تاقم باشە من پرسیایە لە تۆکەم ئەگەر ئێستا پۆلیس بمانگرێ عەباس بەرمانەیە نەوەڵا پشکۆجان ئەزانم بەڵام عەباس برادەرمانە برادەر برادەر کوا ماوە جواب بگرە عەلی ئەبێ و کارە هەر بکەین چار ناچارم پشکۆ کەواتە زۆر چاکە ئێستا فرسەتە عەباسمان چۆن دەستکەوێت دەستکەوتنی هەر ئێستا چم تەلەفۆنیشی بۆکەم بۆ مۆزۆعی دوکانەکە پێڵێ ئەلەم بە پەلە وەرە ئیمشە ئۆچین بۆ لای ساحێبی دوکانەکە مەبلەغی پارەی چاک بێنە وەرە زۆر چاکە باش نییە زۆر باشە ئەو کاتە پیلانەکەمان سەرەگرێت بەخوا خوار و سوورێکە لەو درمە پیسەم گرت و هەر ئارامم نییە چاکە بیشەڵڵا هیچ نییە یاخوا خوار و سوورێکە ڕۆڵە ئەی حاجی ئەمینە ئەی خوا چیتان کرد بۆ جوانە مەرێک ئۆی ڕۆڵەدایکە گوێر بێت بەو خوایە کە خوایەتی ناوە هەموو ڕۆژێ ئەو پیرەمێردە ڕاکێشن بۆ سلەیمانی شورتەیە و پۆلیسە و کورە تەڕەماشە بەو خوایە هیچیان ئیش بۆ خەڵق ناکرد هەموو خەریکی بەرتیل و بەرتیلکاری دایکێ بمرێ ڕۆڵە حاجی گیان ئیشەڵڵا خوا حەقتانە سەنێ پەنا بەخوا ئەبێ خوا حەقمان بسێنێ کچەکەم باشە حاجی گیان ئیشە نییە بۆ بکەم نەوەڵا بەسا قەوڵم بەشکم ئێوارە بێ ئەو مانگە بۆ دادۆشی خۆم ناتوانم دایاندۆشم ێ باشە بەسەر چاو بۆ دەکەم بەس منیسا ڕۆمەوە دەمەوە ئێوارە سەرە لێمەوە زۆر چاک باش نییە چاوەکە و خۆش بێ دەوا منە ڕۆم حاجی گیان بەخێر بێ یاخوا ئەوە ناشتوانم لەبەر هەڵسڵ نانە حاجی گیان دانیشەوە مەسە وەکیلی سەلام بە یاخوا بەخوا ئەم قاچەم باتێ یاوە ڕۆڵە خوا حافیزێ بێ هەلو مەرحەبا چۆنی ماڵی کاک عەباسە خوا زەحمەت نەبێت کاک عەباس مێ بەڵێ
مرحبا شلونك يا عباس؟ لا تشيعي حال وضعي كاكا هو ايوانا شون بلا او صاحب دكانك ابشون بيموت هموشتك من قلب برانو جا تو اگر بتوانین امشو بعد مبلغ پاره بينا اشين بشكم نكتاباني پشیمان بيتوا باشا تقريبا مبلغي 20 تاكسي هزارك شبيني بس دبر نك پشیمان بيتوا ها اشتي سي خوتي مي باشا بدام او انت من شاورت ولا مالو مالي خومن بس تشاو ايش الفرق اللي خومن يوم ولا باشا كاكا خافز خالقم اول شيء ابو كاكا وتلفونه وقت يوني بابا جاب هو علي بهذا مو تلفوني وكذا ساحه دكانه كيفيني من جالس نقول انا قال اخوي كاكا كل ما قال اخوي خلاص يا هاتي لا تعال هاتي على الله حاضر لا تدعى بس مش هيكون باشا براكم يلا فرق هاي لو بدأ ضحوة فرق بوس علي ليرة شعر ليرة سعرك بوس ينو سواء تاكسي كبيني ورنو ناوشات وضيب أنا صوت شعر راش وسع چی بوس باب کردن نکوشته کنه بیت شوی بابا چی ماله بیت شو فرقی نمیکنه چی مافیه بو علی جان کوری باوکم اگر شک ماله بیت شوی عبادت ما نکن بو خاطی خوا كاكا بشكو هیچ مافيه نبود چی مال بيت شو بيه تو باب کردنوا حكم لله باب باش كرينو شک ماله بیت شوی نفس سعرك يا شو چی مال بیت شو سرش شک ما بیت نشو هیچ ما بیت نشو
دایە دایە کەرەوە منم بگرە کێوای لێکردی قسە بکە قسە بکە کێوای لێکردی قسە بکە کاکە قسە بکە کاکە تۆ چێ ناوە چیە باوکە پێم بڵێ کێوای لێکردی قسە بکە دەی قسە بکە ئەمە کێیە ئەمە کێیە ناوی چییە ناوی چییە ئەمە ناوی چییە ئەمە ها ناوی چییە ها چییە مرد ئەمە چیە کوڕم لەکوێ بووی سەد جار پێوت یەقە نییە بەسەرمەوە ئێستا وەختەیەیتەوە ئەی بۆ وەخت نییە تۆشمان لەوەی بە مەحامی وابزانم ئەوە چی بوو بەدەستەوە ئەوە هەردوو چاوتە خوا شکرم بە بەشە بۆچی ئەولای یاوتە بە من بەسە بەس با خانۆکە نەسووتێنم بەسەرتا دەبەسە جا بۆ لای سوتێنی تۆش کوڕی باوکتی باسی باوکم مەکە هەمووی لە داخی تۆ سەری نایەوە بەسە بیبڕێرەوە با ماڵەکە بۆ چۆڵەکەم نانا پێویست ناکە بابانی ڕۆژ بێتەوە من ماڵەکەەوە بە چۆڵەکەم ئارە ڕۆڵە هەمجیرەکە بر بۆ دی دایە بردم ئەیە وڵای کیلۆ دوود نارێ مەحساب کردم دوودی باشە بۆ وەڵای نازام وڵامەکەتە سەورم ناکرووابە ئەوڕم بۆ ناخۆی بۆ ناخۆی کاکە پێ بەسە قەوڵم بە قوربان وەرە پێشەوە برسینی چۆن برسیونیە باوکەکەم چۆن برسینی ئێمە بۆ برسیمانە دایکەوە هیچ نانم بۆ ناخۆ ئای ئامانجیان دایکەی کوێردێ ڕۆڵە هەموو جاریە و گوژن نایەنمەوە لەبەر ئاسۆی کوڕم بێ نازەبی نەمزانی ئاسۆ بە هێجگاری بێ نازەبی بە قوربانم زۆ زۆ مەمنون شاین نییە بەس با بگەێنم براکەم قەی ناکە پێویست ناکە تۆ با بگەێنم قەی ناکە بێخوا لەگەڵ قوربان بۆچی بوو بۆ نیاوەسەک وڵا برادەری بۆ تاوێگەیانەوە ئادەی کوڕینە ئەوە خۆیەتی دوام کەون
بەڵام نەوە زۆر ماوەتە جا لێدی بیگرە دەگەڵێکە لە قاچی بەرە خوانی بەڵەبەر ئاگا لێ کوا لەورە ڕای کرد بەڵ بەڵام تەقەشم لێ مەخملی وردە بێکەوە تەمەنی لاو بێ بەربەستی یاخیبوونێکی ڕەهایە تەمەنی لاو بێ بەربەستی یاخیبوونێکی ڕەهایە مرۆڤ عەقڵی جڵەو نەکات وەکو پشکۆی ئاگروایە داخمان دەکیاو لە دوا خۆشی درچی ئازاریە دەچێنێ داخمان دەکیاو لە دوا خۆشی درچی ئازاریە دەچێنێ داوان دڵی کەسێ دەیکات خۆشەویستی خۆشەویستی تیا نەمێنێ
دەستی گوناه هێندرێژە دەستی گوناه هێندرێژە سنوورەکان دەبەزێنێ دووکەڵێکی ڕەزا قورسە دەمێ مێژوو دەخنچێنێ ئەمرۆڤە چ سەرسەختە لەم جیهانە چەند گومرایە ئەمرۆڤە چ سەرسەختە لەم جیهانە چەند گومرایە کە سەرنجامی ژیانی خۆرەڵات و خۆراوایە ئێستا چۆنی کوڕم باشتری؟ باشە باشە شکورەوە نییە چاوی کردوێتەوە ئەی باشە ناوت چی بوو؟ مامە حاجیان ناو پشکۆیە پشکۆ بەڵێ ناوی پشکۆیە ئەی ڕۆڵە بەچی واو لێ هاوکێ وای لێ کردی خۆشم نازانم دایەجان دێ کاکە پشکۆ لە بۆمان باسکە دەی بزان بە چی وا لیاو ئەوەی ڕاستی بێ کۆمەڵە زوو جارە بە دوامەوە بوون من هەندێک پارەی خۆم پێ بوو تەقان لێکرد و بریناریان کردم خۆشم نازانم چۆن هاتمێرە چە ڕۆڵە تۆ خەڵکی کوێیت و لە چ گەڕەکێدا ئانیشن دایەجان لە شار ئاژین نە دایکمێ و نە باوک وەی دایکن هیچ کەسمان نییە خوا عەفویان کە ڕۆڵە جان هەتا لێرەبی ئێرە ماڵی باوکی خۆتە سوپاسان دەکەم مامە حاجیان حاجی حەسەن ئاتۆرە هەمەجان ئاگال لێ بێ باشە باوکەی جان باش من بەلایەوە بم سەرکەوت بەڕاستی ماندوو بووین خوا من هیچ ماندووی نەکردو ئەم مەوزوعی تۆ باشە تۆ پرسیار نەکرد بڵێ کەسن کارە خزمە لێو نەپرسی بۆچی هاتۆ وێرە لێم پرسی هەیو نە کەسم هەیە نە برام هەیە نە خوشکم هەیە نە دایکم هەیە نە باوکم هەیە منیش بەزەیم پیا هاتەوە و بدمە ماڵی خۆ
نێو چۆن ڕێم کەوتۆتەم دێ بۆچی هاتووم ئەیوو هەنێ پارەم پێ بووە لە ڕێگا هەنێ دز و جەردا ڕێیان پێگرتووم و لێیان سەنیم و منیش ڕام کرد لە دەستیان و هاتم بۆ ئێرە تۆش پەناویە بەڵێ ئەرەوەڵڵا دە باشت زۆر هیلاکی بڕۆ با بڕۆین چای خۆین لە ماڵ با بڕێ با بڕۆ دێ یا ئەڵڵا ئەی باوکەڕۆ بە دەسەندانەوە كان حاجي مرحبا تاجي كلهم كان حاجي برسالة إخواني مرحبا لبي منو باشا كسر ناناسي لمنا واحد بيتم دي وغيريك بنيناريك تو أكيد لو قصاني كيفي كات زور سادة كات حاجي عزيز زور سباس باش ئەو ڕۆژە خۆ من دەستم بۆ بەرز کردەوە تۆ بڵێ چاوی لێ نەبوو بێ یانە هەر چاوی لێ بووە بەڵام خۆ لە کوڕێکی باشی ژێتێ خراپ نییە و ڕێک پێک دیارە و ئەوە چێکسم بۆ لێرە دانیشتی ئەڵێ و ڕێ ناکەی نابا بەگیا و ڕێنەی چ ئەتیادی لەبەر خۆم و قسەمە کرد ئەی چێکسم بۆ پشۆکای بیر لە چیەکەیتەوە وڵا بابەگیانەزای بیر لە چیەکەمەوە بیر لە حاجی ئامینەکەمەوە ئەڵم بەتەنیا ماوە ئیشی بۆ ناکرێ و گوناحە و تەنانە بەس ئەوە هیچی کە یەکسە شیرینەکەم تۆ لایەکی لێ بکەرە و یارمەتی بەو دەهەسە هەسە دێ خێراسە یارمەتی بە شتێکم بۆ حازرکە دەی بەسەر چاو بابەگیان هەر ێسەیەم السلام عليكم. سلام عليكم. بخير بس ان شاء الله. ما فرد ينصر. ماشي حالك. هو كاكا بشكوية. قلت حزقم سلسلة لما فرج بس. خير بي يا اخو خير بس شكويا امانش من هي. شاك خير بيوبي. تابر. باي مبروك. قافي. ما فرج يا اخو. قافي سنديا. ئەمەدی يا نسرين سوني شلون؟ وەڵا باشم حەمەدیان حەمە والله. ئەوە کوڕێکی لەگەڵتا بۆ بانی ناکەیتە پێشەوە هو بشكوية. بۆ بانی ناکەیت صباحية. كاك بشكو. ورطة جاوبكو. قەیناکە حەمەد جان أخذ حزقم بيتي هذا. السلام عليكم. ئەلەیکە سەلام بەخێر بێ خوش بيا خوش فاسانة. أو نسرين خانة. أول شيء شلير خانة. خوش حالهم مناسبتان. هەروای ئێمەش بەخێر بێ یاخوا فاسانة. أبوش كاك شوية ويكلم عليه ماما. بەڵێ ناویم بیستووە زانی حەمە حەز ناکەم ئاوە بەبێ تاقەتی ببینم ئەوەی ڕۆی زۆر ڕاستە ڕێوارجە زۆر ڕاستە بەڵام ئەوە هەیە ئەو کوڕی من خوالی خۆش بێ زۆر حەزی بە چاکە و سوودگارن بە هاوڕێبرادەرەکانی هەموو جارێ ئەیوو بابە خۆزگە هاوڕێبرادەرەکانم وەک خۆ بکەونە خۆشیەوە بەس ئەوەی ئەوان کردیان ئەوە بوو کە منیان خستە ئەم عەزابەوە کە ئێستا ڕاستە کاک ئەحمەدجان ئەوەش بزانە هەچ کەسێ ژیانی خەڵکی تاڵکە ژیانی خۆشی تاڵە بێت ڕێوارجە زۆر جار من ئامۆژگاری ئەم کوڕە ڕەحمەتی خۆمەمە کردم و کوڕە هەر کارێکی هەیە هەر پرسیارێک و ئیشەکەی هەیە وەرە پرسیار بە باوکی خۆ بکە کەچی بە منی ئەوت باوکە تۆ من بە مناڵەزانی عەقڵم هەیە عەقڵ شکۆیان ئافوم کە لەوانەیە دواکەوت بێتم نەسی جان نانا بە پێچەوانەوە دوانە کەوتووی شکۆیان لەو ڕۆژەی تۆم دیوە دایم لە خەیاڵ مای هەروە منیش دایم قسەکانە لە یادمە شکۆیان خۆزگە بمزانیا بۆچی هەروە خۆشەویستی نەسین ئەو بەڕاستە من لای گژ ئاوایی خۆشەویستم نەسین هەروە تۆش لای من خۆشەویستی هەروەها لای منیش ئێمە چێ بەدەستەوە نانانا ئەزانم بەوەسێ ئەمە هایتە دەرەوە بەلامی وانێت خوا شکۆیان من کاتم درەنگ کرد ئەچم بۆ سەرکانێکە تۆ لێرە چاوەڕێم کە باش خوا لەگەڵ خواحافیز باشە چۆنەوە بازنی لێ بسێنم ئەیکوژم نانا یەخینکێنم هەموو شتەکانی لێسێنم خۆمی بۆ دەرباسەکەم زۆر چاکە
بابێتەوە. ئەو چی بۆ پشکۆ نەسینجان وتم بزانم مەترسیت جاتێ بمترسێنی ئەقەی چیەکە یانی سوابەتێ نەگەم با قەیناکە دەبڕۆ با بڕێین فەرموو بابە دەوەرە کاکە بن و وەرە بە قوربانە بم خوان جوان و لێبێ وەرە کاکە بە قوربانە بم وەرە بە ساقە و بمڕۆڵە لەیلایە ڕۆڵە لەیلایە لە گزی تۆیە دەگم دەرنایە دەگم دەرنایە ڕۆڵە لەیلایە بۆ بکەم بە کورزمانی یەخوا گەورە بی ڕۆڵای کورم بە نەو جوانی دەلەیلایە دەلەیلایە خۆشکانیانە بەجاریە چیاوە ئەم مانگە شەکرەکەش دواکە و بیرم چووکەی بڵێم نەختێ شەکر لەگەڵ خۆیان بێنێ ناو دەرگیان بە ئاو بێ قورئانەکە هەر ڕۆژی شتێ دواخم السلام عليكم. عليك السلام وسرتا بخير بيا شلوني حاجة؟ بخير بيا أولى لجان تاجي نالان شوية هؤلاء باشن نالا كان شوية والله زور باشن يا وتشونا أو حاجة حسن شو بوشات أنا ولا شو بوشات أي نابوها من بلي أكمل لك كابر اسمها جا ولا شو زانم ولا يزني نكر هامينا باقسيك في بلد أو كابرات تاكي ريشي ناتاشيا ئەی کاکە ئەو پرسیارە لە منەکەی بەخواتی ناوە جوانە مەرگ پشتی هەمومانی شکان ئەڵێ لە دوای ئەو جوانە مەرگە شەربی هەتا هەتانی تەش حول ولا قوة إلا بالله بڵێم چیکە آمين جان من الروح ئەڕۆی أرى والله یاخوا بەخێر سەرچاوی من ئیشم نەبوو لا والله سلام واگەیارێ بێ کاکە سەرچاوی من ئای پشکۆ چۆن خۆ سەرگەردان کرد و ئێمەشت ماڵوێران کرد نازانم بۆ دانەنیشتی بە دەردی خۆتەوە دایکێ بمرێ ئاخۆ ئێستا لەکوێبی ئەمە تەرخەکەی چاکە بشکۆیە ئێستای بم بۆ کاکە پشکۆ کاکە پشکۆ ئەمە تەرخەکەتە
ئاسۆکیان تۆ بڕۆ بۆ ماڵەوە باشە من ئەچم بۆ لای حەما لە پارچێنانیشم بەرە دێ ئافەرم دەبڕۆ دێ دەستیجان چۆنی بەخێر بێ پشکۆ چاکی داوای لێبور نەکەم وابزان دوا کەوتم نانا بە عەکسەوە دوا نەکەوتی دەستیجان داوای لێبور نەکەم وابزانم ئەو ڕۆژەکە دەستم قسەستە چاوە عاز بووی وانیت خوا نانا پشکۆ لە تۆ عاجز نابم بەس باشە بۆ خۆش شاردەوە واو کرد نەسیجان بڕوا دەبێ هەمی بێتاقەتیە و تۆ هەمی خۆشەویستیە بۆ تۆ باشە پشکۆ چۆن بڕواکەم کە تۆ منێ خۆشەوێ بڕوا دەبێت تا ئەسە لە بەخاتی تۆ لە ئاوەیە کامامەتەوە ئەگینا دەمێک بڕۆشت بووم پشکۆ گیان ئاسونکە تەنانەت بۆ خۆشەویستی منیش پێم وتی نەگری تێ دەڵێ نا بە پێچەوانەوە زۆر چاکە نەسیجان من هەمە چاوەڕێمە کابێ ئێستا بڕۆم با بڕۆین دەمنیش ئەچمەوە بۆ ئاوایی باش بخير بي وهاتم شكو گیان باشم چاکەی تێکم نێڵی بکشێتەوە نا خەمە نەبێ بڕۆ چه همین ئەوە لەکوێ هەمین ئەوە خەریکی چیت کورە وەڵا خەریکی ئەم کاول بووە لە تۆ واز لەوانە بێنە ئەی هەموو پسکۆ لەکوێ چون گەڵا بێننەوە ئەڵێم ئەهلی دیەکە وەسفی پسکۆیان زۆر بۆ ئەیان بۆ ئەڵێن کوڕێکی باش و ڕێک و پێکە و ئاقڵە و ئیشکەرە و یعنی خۆشەویستە لە ناو ئەهلی دیەکە شتێکم هاتۆ بە مێسکات چۆنە ئادەی ئەڵێم چۆن لە ژنێکی وە بێنی وەڵا خۆ منیش حەزەکەم حاجی بەخوا پشکۆ لە کوڕەکانی خۆمان باشترێ ئەمەڭە ئیشکەرە ڕێک و پێکەڵێن با لە ناوانە دەرنەچیە تێگەی منیش دوێنێ بیرم لەوا کردەوە ئەڵێ چی نەسەی ئامەکوکەی بۆ بێنم نەسەی ئامەکوکە هەر بە پێستی خۆیەتی بەخوا پێی ڕازیە بێ زۆر چاکە هەر نەسەی ئامەکوکەی بۆێنی زۆرە کابە بۆ کەرەوەڵەگیان دەی خێراکە دۆ چییە سەر وا پێشناوەتەوە لەگەڵ چێ شەڕکردەوە لەگەڵ کوڕەکەی کاگەحمەوە و لێکە ناڕۆڵەگیان دراوتەیە شەڕ نەکەی عیبە کە گەورەش بوو دوای پێرەبی لەگەڵ خەڵک شەڕکەی شەڕ نەکەیت و بیری لەوە نەکەیتەوە حەقی لێ بکەیتەوە باشە دەبڕە کابە بەکەرەکە بێ ڕۆڵەگیان های ئەمە چییە؟ ئەوە چی وای لێ کردی؟ ها؟ باوکەوە هەموو وای لێ کردم ئەمە چییە؟ ئەوە چیەکە لێرە؟ هەڵە دەی ئەمە چییە؟ بێشەرەف تۆ باوکی خۆ ناناسی؟ بۆ ناسی سەری بشکێنیتەوە نایتەوە بەم ماڵێ تا سەری نشکێنیتەوە هەردوو چاوت دەریێنم نایتەوە بەم ماڵەیە تا حەقی خۆتی لێ نەکەیتەوە ئاخ نەگری هەڵە
هەر ئێستا مەسلەی دەرەکەی بۆ تاوان بە بەسەر چاو خبرەکەی وەرە ئەلەسا بچۆ مەفرەزە شوفرەی لە خوارە بۆ خۆ بکەنەوە خێرا خوا برادر زەحمەت نەبێ ئەمانەیە ڕست لە حەزێت دەبێت چاوەکانە هەر لێرە باشە پاسۆ گیان ئەوە چێکی بەتەنیا نانا بە قوربان بێتاقەت مەبە ئەوە سێ چێکادی ئاسو ئەم ڕستمە چی تۆیە؟ باوکتە؟ باشە باش تاسیکە نسرین کچم ئەو کەیان بۆ بێنەکە باشە بابە گیان وای یێنم خۆش بێ ڕۆڵە السلام عليكم عليكم السلام ورحمة الله ماما حاجیان لە چیای يا خوا بەخێر بێ پشکۆجە دەستی خەتۆ تۆنی ئەی دوو چۆنی باشی خۆش بیا خۆش بەخێر بیاخوا پشکۆجە وەرە بۆ ماڵی مامی خۆ ئەگەر بێتاقەت بووی ماڵی مامی خۆتە بەخۆرمە ماما حاجیان زۆر سپاسان دەکەم هیچ فەرقی نییە ماڵی حاجی حەسەنیش وەکو ماڵی ئێوە وایە ماما حاجیان وا دیارەتی بۆ ناو باخەکە وام نیازەی شەڵادەی پشکۆجە یارمەتێکم بە بەسەر چاو ماما حاجیان من ئەڕۆم ئەمرێکە نییە خوان لەگەڵ خوا نەسیخانە گۆشتارم نایتێ ئەو گۆشتانەکە خوا با بڕۆین نەسێ ڕۆڵ بڕۆی بابە گیان دێ وەرە کاکە وەرە بەڵێ گەورە وەرە گەورە وەرە کاکە وەرە لێرا بن بڵێ بەڵێ ئەم ناوە بەجێ نایەڵن بەڵێ وەکووتم بەڵێ گەورە چاوێکەکەن بەدە باشە کاکە سەرم زۆر یێشێتمی ساحەتێکم سەرچا چاوێکان لێرە بێ کاکە بێ ئەێت کوڕینە ئەو هەتیۆ شەو ڕۆژی لێ حەرام کردی نازانی وەڵڵاهی نازانم بریناریش ماگەن نازانم چۆن دەرچوو لە دەستمان ئەرێ کوڕەکەن نەخۆش بوو چاک بوو الحەمدە تۆزە باشترە چاکە بێش بەڵام بڕوا 6 دانە ڕۆژ لا خەستانە خەوانە فایدەی نەبوو ئاخری دکتۆری نییە بە تەمای مردنی بوو چاکە بێ ئینشاڵڵا سەری جەماعەت پیرێژنە چاشی کرد بە بۆن کەوتبوو خوا ڕەحمت پێ بکە خۆش بیسپاس دەکەم یاخوا بەخێر بێن سەرچاوم هاتن خۆش بیا سەلامۆ بیا ئەرە حاجیان گیان شکۆ چۆنە وەڵڵاهی سکوت زۆر باشە
بەڵام هەمێک کات بێتاقەتە خۆڕەخم کایسەڵە ئادێکسم پێ هێستا خێراب چۆت جامی دوو بێنە دێ بە بەڵێ باش نابێت فیز ناکە ماڵتە ناوا بێ مامە حاجی دایکم زۆر سەلامی لێ کرد و ئەحواڵیە پرسیت ئەوی نەسرینم بۆ بنێرە تۆزە ئیشم پێێتی خێرە کوڕم ئیشەڵڵا خێرە بێ مامە حاج دا سەکس بڕۆ بزانە حاجامینە ئیش چی پێێتە باشە بابەگیان هەر ئێستا ئاچم حەمە لە ماڵەوەیە هە لە ژوورەوەی دە باش وا منە ڕۆم حاجیجا ئەوەی ڕاستی بێ ئێمە بۆ شتێک هاتیم بۆ لای جەنابە وەک ئەزانن پشکۆ کوڕێکی ڕێک و پێکە و خۆشەویستی ناو دێکەیە بێکەسیشە بۆ ئەوەی لەم بێتاقەتیە ڕزگاری کەین ئەڵەی چی ژنێکی بۆ بێنین ئێستا قسە هەزارە و یەکی بەکارە کوڕێکی ڕێک و پێکم بۆ دۆزیتەوە وەکو ڕۆستە نیزاڵ ئێ حاجی گیانەمە کێیە شکۆیە شکۆی لای خۆمان پشکۆ باشە حاجی گیان مادەم تۆەوە پێخۆشە و بەلاتەوە باشە بە قسە دەکەم تۆ لە جێی دایکمی حاجی خێری تۆ من لەلایەن خۆمەوە بەزل و بەرگی خۆی پێشکەشیەکەم یاخوا هەر لە خێر و شادیانی نەخوا بەجێ ئادەی حەمە گیان لە جیاتی پشکۆ خەڵکە دەستی مامە ماسکە یاخوا پیرۆز دیبی بەخۆشی لێ ماسەکەم بەخۆش پێم وایە شاییە بەڵێ گەورم لە شایەت تا گۆرانی تایە بەس بۆ ڕۆزمان زۆر چاکە گرنگ ئەوەیە ئێمە وەز ئەندێ تێکنین هەرچی جۆرە کارێکەکەی یارمەتیەوە بە شایەکان لێ تێک نەچێ باشە باوکم دەستە چاک گەورم دایان بەزێن و تەوزیعیان کە بە ئەسپایی بەڵێ گەورم گەورم وتەزە شاد زۆر چ بابڕ فەرم
هیچ نییە دایەکە هاتوینم تاوانبارە بگرین کەسێ نەدۆزیەوە بخۆ بەسەرە نەبیە ئەم کوڕەی بینی لە بەردەم تا تاوانبارە تاوانبار کاشی سابت حەز ئەەکەم چاگەوە بزانیت کە ئەم کوڕە زۆر بێگوناحە و ئێوە بە خەڵەت هاتوون بۆ تێگەشتن جۆ بگرە دایە ئێمە لە خۆمانەوە نهاتوین بۆ ئێرە ئەمە ناوی پشکۆ نییە با ئەمە ژوێنەکەی نییە بارێ وەڵاوە ئەوە دا ئەم کات پشکۆیە تاوانبارە بە کوشتنی سێ کەس چی؟ ئەمە تاوانبارە؟ بەڵێ باوەڕ ناکەم بۆ سەربەست ناکەیتەوە بۆ قسەیە بۆ خەڵکە ناکەیت زە ناڵێ چی؟ قسەکەم بەشە تێمەچانم بێت قسەکەم فەرموو دایجان ئەمە شێگەڵێ ڕاستەکە من تاوانبارم هاتی من بۆم ئاوایە هەر لە خۆوە نەبوو هەموو شێگەڵێ ڕاستەکە من پیاوکوشم پیاوکوش من تامام لە چاکەیەوە دەرناچم زۆر زۆر سپاسانەکەم ئەو کوڕەیە وەشکە کوژە بەڵام من وازم لبينا كل يخون وازم لبينا بايا سامع حسب يبكى إما تعصى جرق ما سوتاه تا ساوەستا بێبوون یەک سەبکەیت ڕۆدۆ ئێمە خۆمان نەزانین چۆن لەگەڵا ڕفتارەکەین يلا سلاتيكا یارمەتی مەیت برۆ بزانم چ دێت داوای لێبوردنی لێ هەرگیز من نابینم نەمزانی کە تۆم خۆشویست بەڵام نازانم يلا لبر حكمي كلف شدا راوستاوي لبر حكمي كلف شدا راوستاوي راوستاوي بورا بردوي بورا بردوي تاوانا كانت رماوي رماوي بلام بلام هرجيز ام قدرت ندى الزاني ندى الزاني بلام هرجيز ام قدرت ندى الزاني امرو ديتو دبيني غرقي تاواني بۆیە باکت لە تاوان و کوشتن نەبوو سەردەمانێ سەردەمانێ دەرفەتی خوێن ڕشتن نەبوو
ئێستا دیارە لە هێڵی سووریا سادا سرت شۆڕە و بە ناچاری چۆکت دادا ئێستا دیارە لە هێڵی سووریا سادا سرت شۆڕە و بە ناچاری چۆکت دادا تەماشاکە ڕۆح و جەستت یەت بێزارن کە دەبینن عەقڵ و ویجدان بەدکردارن بەدکردار گەرچی دەست و پەنجەکانت بێزمانن گەرچی دەست و پەنجەکانت بێزمانن شەرمەزارن لەو کردارە پەشیمانن